گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. لە مامۆستای وێنەکێشێکم بیست جیاوازی نێوان تابلۆ تەواوکرا و نەکراوەکانی دنیا تەنها بە شاندنی چەند فڵچەیەکی کەم و زۆرن. خۆشەویستانی مروارەکانی غوربەت سڵاو. ئەم جارە بۆ بەرنامەی مروارەکانی غوربەت بەرنامەیەکی تایبەتە بە ماڵی غەریبی یەکێک لە هونەرمەندەکان. مروارەکانی بەرنامەکەی ئەم جارم سەرجەم هونەرە جوانەکان دەگرێتە خۆی. هەموو پێکەوە لەگەڵ مابن با بزانین ماڵی غەریبی هونەرمەند هیوا ئەونی چی دەگوزارێت تایدا. پێیکەم بە قوربانێ لە دەورە گەڕێ بەس چی بووەنە هەتی تۆ چێ پیلێن تاگەڕم ئەو تەوالەتە ژیراوەرە بەریە بڕۆ خێڵی من دۆشک لە میزایی کوڕی تۆ ئەڵێمەوە دی و دەڵامی زیا بۆ خۆی خستە بەسەر عیبە بۆ خاتری خوا درێوسە باخەڵی گوێ لە دەنگمان نەبێت میزیی قوربەسەرە وەڵای هەر دایبی بۆ بەخوانەوە پێنجیرۆی بۆ ڕەمان دەستیش ناگرێت دایکەکە چی بۆ ئێستا تۆ چی بۆ من کچی گەنجم هەیە هاتەتە سەربان لەگەڵ کچەکەمە من تابەیەکمان خۆشێ بۆ زەواج خۆش ناویدەم تاوەست بەزاتی خوا من کوڕی خۆمە تاسە ماچم نەکردوە ڕۆڵە تۆ چۆن خۆشەوێت. سڵاوتان لێبێ عەزیزان بەخێر بێن سڵاو کاکیوە سڵاو خات و فیلان بەخێر بێن بۆ بەرنامەکەم سپاس با هێشتەکەی منتان قبوڵ کرد. سڵاو لە جەنابیش سڵاو لە بەرنامەکەش سڵاو لەو ستافە بەڕێزەشی کە لەگەڵ جەناب تا و بەرنامەیە بەرن بەڕێوە ڕێزی تایبەتیمانێ بۆ جەنابیش. سڵاوتان لێبێ بەخێر بێن بەخێر بێن سەرچاو. دووبارە بەخێر بێن کاکی واگیان شیلاخان پێم خۆشە لە زاری خۆتانەوە چەند پێیبێکی بچوو لەسەر کار چالاکیەکانی خۆتان کە بەڕێستانکێن بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان تاکو و زیاتر ئاشنابن بە بەڕێستان. بێگومان من لە نزیکەوە دەتان ناسم دەزانم کاکیوا ئەکتەرێکی کۆمیدیە خاتوشیدان وێنەکێشێکی بەتوانایە بەڵام پێم خۆشە لە زاری خۆتانەوە ئەو زانیاریان نەپێویستن. ناوەکە تۆ ئەوە یەکەم حرفم بوو هیوامی. من لە دایکبووی ساڵی 1970 شاری سلێمانیم لە ساڵی 1986 بۆ 87 چوومەتە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانۆ خاوەنی چەندین کار و چالاکی شانۆی و فیلم و هەروە بێتەوە فیلمێکی سینەمایی و چەند کارێکی تری بەرنامەی تەنس ئامێز و کۆمیدیام لە شاری سلێمانی بۆ خێزانیشم پێکێناوە و خاوەنی 5 مناڵیش و ئێستا لە غوربەتەژیم. من شیلان ڕەشیدم لە دایکبووی شاری سلێمانی دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکارم. هەتا لە کوردستان بووم بەشداری زیاد لە 30 پێشەنگای هاوبەشیم کردووە لە دەرەوە و ناوەوەی سلێمانی. دواتریش 15 ساڵ کارم بۆ مناڵ کردووە لەگەڵ مناڵە کارم کردووە لە قوتابخانەکانە و هەموو ساڵێکیش بە پلەی نایاب دەرچوون. لێرەشەوە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو قوتابخانانەی ئەگەر بۆ یەک ڕۆژیش توانم تیاوترێتەوە. هەربژین دەستە خۆش بە زۆر سپاس. کاکی وەگەن بەڕێستان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانن بەشی دەرهێنان و زۆرێک بەشداریت هەیە بەشداری زۆرێک لە کار و چالاکیەکانی تەلەڤیزیۆن و شان و زۆرێک لەو کاران و درامات کردووە. پێم خۆشەوەکو ئەزمموی بەڕێستان وەکو ئەکتەرێکی کۆمیدی پێناسەیەکی کۆمیدیامان بۆ بکەن. کۆمیدیا واتای چییە؟ هەڵبەتە هونەری کۆمیدیا وەکو هەموو هونەرەکانی تر هونەرێ بۆ کە کاتی خۆی لەسەر تەختەی شانۆ و لە لای یۆنانی کۆنەکان ئەم هونەرە سەری هەڵداوە لەدایک بووە. بەڵام وەکو پێناسەیەک بۆ کۆمیدیا هەڵبەتە توانین بڵێن کۆمیدیا
ڕنگدانەوەی یاخود جێڕانەوەی ئەو لاساییکردنەوەی ئەو هەڵسوکەوتە نزمانەیە کە بڵین مرۆڤەکان دەیکەن کە تۆ لە ئیشێکی کۆمیدیا بەرجەستەیەکەی هەڵبەتە ئەمە دەرخستنی کەم و کوڕیەکانە بەڵام نەک بە شێوەیەکی عەفەویانە نەک بە شێوەیەکی باڵین شوێرانە دەقەی خۆشیش لەوەیە چونکە لە ئاسمانەوەی ڕێگەیا بە تەپڵی سەر یا بە دەفەی شارێ کاکە ژیان یەکێک کە دەقەیچێکە با بچێتە ماڵەوە دانیشی تۆ دەبێت تەنها لاسایی ئەو کەم و کوڕیانە بکەیتەوە یا ئەو کەم و کوڕیانە دەربخەیکە کە بۆت هەیە مەسەلەن وەکو سلوکی ئینسان وەکو هەڵسوکەوتی ئینسان ئەنجا کۆمیدیا بەڕاستی بە دیویشی ترا دەتوانین بڵین ڕزگاربوونە لەو پێکەنینە لەو هەڵچوونی پێکەنینە کەڵەکە بووی ناو دەرونی مرۆڤ کە ئەمە پێویستە بەڕاستی خۆی ڕزگار بکالێ چونکە ئەویش بە شێوەیەک لە شێوەکان زەرەرەگەێنێ بە ئینسان کۆمیدیا بریتە لەمە بریتە لە لای من بریتە لەمەی کە من بۆ جەنابی باسەکەم باشە کاکیوە هەر کەسێ ئێمە بخاتە پێکەنین ئەمە کۆمیدیایە بێگومان نەخێر ڕاستە کۆمیدیا تۆ دەتەوێت مەسەلەن ئەو مەسەجەی کە هەتا لە فۆرمێکی کۆمیدیە بەرجەستەی بکەین بەڵام هەموو کاتێک پێکەنین ناچێتە بڵێن چوارچێوەی کۆمیدیەوە چونکە بەڕاستی ئێمە دەبێ بین ئەو هونەری کۆمیدیا بە شێوەیەکی زانستیانە جیا بکەینەوە لە هونەرێکی تر کە پێوترێ مەسەلەن هونەری گاڵتە جاڕی و مەهزەلە و چوزانم حتا بێ لە قسەی خۆش و لەمانە جا بکرێت چکە کۆمیدیا لەگەڵ ئەوەیە کە تۆ ڕاستیەکەی بەم ڕێگایە تۆ لەم کەناڵەوە ئەتەوێ مەسجەکەی خۆت بگەێنی کە دەبێ پێش بکەنێ بەڵام دەبێ ئەو کەسەی کە گوێی لە تۆیە ئەو کەسەی کە تۆ ئەبینێ دەبێت بیریش بکاتەوە چکە تۆ مەسجت هەیە تۆ پەیامت هەیە تۆ ئەبێ بتوانێ پەیامەی خۆت بە شێوەیەکی کۆمیدیشی ڕاقی بەرجەستە بکەیت چونکە تۆ ناتوانانی قسەی خۆش و گاڵتە جار ڕۆمانە ناچێتە چوارچەوەی کۆمیدیا من بۆ نموناگەر تۆ پرسیارت لەسەر پێکەنین هەبێ لەسەر قسەی خۆش هەبێ هەموو شاری سلێمانی خۆمان بە نمونە بێنمەوە لە هەر گوزەرێک لە گوزەری پیشەوەرەکانی سلێمانی تۆ بە ناوی یا گوزەر بکەیت ئەگەر 50 دووکان بێ لەوانەیە 10 کەسیان قسە خۆش بن کەواتە ئەمە ناتوانانی بڵێ ئەمە کۆمیدیایە تۆ کۆمیدیا لای من بەشێکە لە پەروەردەیەکی کۆمەڵایەتی تۆ بەشێکی لە چاکسازی کۆمەڵایەت بەشێکی لە چاکسازی خودی کەسایەتی ئینسانەکە تۆ کاتێک کە کۆمیدیا ئەەکەی تۆ ئەم کەناڵە بەکاربێنی پێویستە تۆ بەشێبی لە پەروەردە تۆ پێویستە بەشێبی لە چاکسازی تۆ ئەبێ دەورێکە دەبێت وەکو وەزیفەیەکی ئینسانی خۆت وەکو ئەرکێکی مرۆڤایەتی خۆت کە چۆن تۆ مافت هەیە لە هەمان کاتە ئەرکیشت هەیە ئێمەی هونەرمەند کە لەو بوارەیە کارەکەین ئەرکمان ئەمەیە کە بتوان بە شێوەیەکی تەندروست کۆمەلگاکەمان لە هەندێک باری نالەبار و خوار و نزمی ئەوانە ئاگادار بکەینەوە ڕاستیەکەی خەڵکمان هەیە بۆ خۆی پێویستی بە پەروەردەیە خۆی ئەبێ پەروەردە بکرێن تربێت ویرێ کەسی سێرەکەی لەسەر تەلەڤیزۆن بە ناوی پەروەردەی کۆمەڵایەتی یەک نەسیحەتی خەڵکەکە خۆشی خسووەتە ئەم فۆرمی کۆمیدیایەوە بەڵام زۆر قسەی نەشیاو زۆر دەستەواژەی نابەجێ و ناتەندروست و ناپەروەردەیی بەکارهێنیە کە ئەمە کۆمەلگا ئەسڵ بەرەو هەڵدێرە بێت نەک تۆ بتوانانی بەشێبی لە چاکسازی بە پێچەوانەوە تۆ ئەبێ لەو کاتیا تۆ بەشێکی لە تێکدانی کۆمەلگا ئەنجا دوای چەند ساڵێک ئەم خزمەتە ئەکا ئەم دەستەواژە ناشرینانە ئەم پەروەردە ناشرینە بڵاوگاتەوە دوای داوای عەرزەشەکە کەوابێ مەبەستی بەڕێستان لەوەدایە دەبێت تەنانەت ئەوانەی کۆمیدیاش پێشکەشەکەن دەبێت پەیامێکی لە دوا بێت تاکو کۆمەلگا سوودی لێ بینێ وەنا؟
بێگومان هەروایە دەبێ و پەیامەت هەبێ زۆر گرنگە بتانی تۆ وەکو هونەرمەندی وەکو کەسێکی لێ هاتوو چۆن ئەو پەیامە ئەگەێنی چۆن بەرجەستەیەکەی هەڵبەتە ئەمەش پێویستی بە توانا هەیە پێویستی بە بەشارەزایی هەیە پێویستی بە لێهاتووی هەیە تۆ چۆن ئەتوانی مەسەلەن ئەو مەسجەی کە تۆ هەتا کە وەکو باسمان کرد بریتە لە کار و فەرمان و هەڵسو کەوتنزمەکانی مرۆڤ چۆن بتانی لە فۆرمێکی کۆمیدیا جێگای بکەیتەوە و بیگەینتە ژێوی بینەرەکانە بۆی ئەمە لەوە تێ بگەن بە شێوەیەکی گاڵتەجێر پێیان بڵیت کە ئەمەی کە ئێوە ئەیکەن ئەمەی کە تۆ ئەیکەی هەڵەیە تێگەی تۆ بێ ئیش بکەی بە تایبەتی لەسەر دیاردە کۆمەڵایەتەکان لەسەر دیاردە کەسایەتیەکان تێگەی لە ڕاستیشە کە ئەمە لە وڵاتی ئێمە بڵین کاری وەزارەتی ڕۆشنبیریە کە دەبێت بە حەقەت منداڵم سانسۆر لەسەر ئازادی هەبێ بەڵام دەبێت سانسۆرێک هەبێ لەسەر ئەو ئیشانەی کە دەیانەوێت کۆمەلگا بەرەو لایەکی خراپ بەرن بەرەو پەروەردەیەکی ناتان دروست بەرن چونکە تۆ باشە من کە ئیشێکەکەم لە چووە منەکرێ و ئیشەی خۆم بگەێنمە چاو و گوێی بینەر خۆ ئەبێ لە کەناڵەکانەوە بێ لە سۆسیال میدیاوە بێ لە هەموو ئەمانەوە خەڵکی بینێ هەموو جۆرە خەڵکێکی بینە لە هەموو تەمەنەکانە مثل لە تەمەنێکی کەسێکی تەمەن باڵاوە ئەی بینێ هەتا مناڵێ تێگەی چکە ئەمە هیچ سانسۆرێکمان لەسەر ئەو جۆرە ئیشانە نییە جا لەو حاڵەتیات و ئەبێ زۆر بە ئاگاییەوە ئیش بکەیت ئەبێ زۆر بە وشیارەوە ئیش بکەیت ئەبێ ئیشێک نەکەی بەشێک بی لە تێکدانی کۆمەلگا وی وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر ئەوە بکات یعنی ئەو سانسۆرە لەسەر ئەو کەسانەدانێ بە حەقەت ئیشێکی باشەکات و ئیشی ئەویشە ئەبێ بیکات تێگەی ئێمە خەڵکی زۆر باشمان هەیە لەو مەجالانەیە کە ئەنووسن کە خەڵکی زۆر باشمانەیە کە توانیان هەیە لەو مەجالانەیە کە بارەیان هەیە بەڵام بەداخەوە ئەو خەڵکە باشانە ونن خەڵکانێکاتون سواری کۆڵی هەندێک کەم و کوڕی ناو کۆمەلگا بوون مەسەن تۆ سێرەکەی خەڵکێکی بێئاگا خەڵکێکی ناوشیاری نەخوێنەوە جمهوری تۆیەکە کە هەندێک شتی نەشیا و ناشرینەکەی چەپڕت بۆ لێ ئەیەن و مەسەلەن پشتیوانی دەکەن و پرژیری دەکەن سێرەکەی ئەو کەسەش کە ئەمەی کردووە ئەو بینەرانەی خۆی ئەو پشتیوانانی خۆی ئەو جمهوری خۆی بەهی نەزانێ کردوێتی بە پشتگیریە بۆ خۆی تۆ کە پێڵێ بیشەی تۆ نەشیاوە کە پێی ئەڵی ئەمی کە تۆ کردوتە کارێکی باش نییە ناتەندروستە ناتەربەویە پێتەڵێەوە تا من جمهورمێ کاکە تۆ هونەرمەندێک ئەگەر بین هەر سەر باسە تەقلیدیە کۆنەکەی باسی هونەرمەکە تۆ قدوەی بەحساب تۆ پێشەنی تێگەی تۆ ئەبێ لە سیاسیەک زیاتر کاریگەریت هەبێت لەسەر کۆمەلگا چونکە بۆ نمونە سیاسیەکان مەلیکەکان حاکمەکان ئەمانە هەمووی ئەڕۆن ئەوەی کە ئەمێنێتەوە شەبخۆ گۆچانەکەی شاری شابی دەکەن تێگەی چەند سیاسی ڕۆشتوو هیچی با هیچی هەرکەس جۆشی لێ نەگرێت هەرکەس لە زاکیرەشیان نەماوە جا تۆ بێ ئیشێ بکەی شتێکی جوان بکەی بچیتە زاکیرەی خەڵکی باشەوە تۆ ئەبێ کۆمەلگا دوای خۆخەیت تۆ ناکرێت دوای کۆمەلگا بکەوی کە حەزەکەن تۆ مەحزەلیان بۆ بکەی گاڵتەجاڕیان بۆ بکەی کە چوزانم هەندێک وشە و دەستەواژەی نەشیاوی ناتەربیەوانیان بۆ بکەی حتا من بۆ خۆم ئەگەر لە ئیشەکانما شتێک لەو شتانە بەسەرما تێپەڕی بێ وتی بێتم لەم هینەی تۆوە زۆر داوای لێبوونەکەم ینی لەم بەرنامەی تۆ زۆر داوای لێبوونیشەکەم و بێگومان خۆشم بە هەڵازان و پەشیمانیشم لێ ئەگەر یەک دەستەواژەم وتی بێ لە چوارچێوەیەشی پەروەردەیی کۆمەڵایەتی چوو بێتە دەرەوە گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا خۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو شیلاخان چۆلەکەکەی غوربەت پێی ڕاگەیاندم کاتێک کە دەچیتە ماڵی هونەرمەندیوە ئەونی و خاتوشیلان لەگەڵ کە لە دەرگاکە ئەەکەیتەوە وا هەستەکەی دەچیتە ناو پێشانگایەکەوە لە بەرەوەی زۆرینەی ماڵەکە بە تابلۆ پۆشراون جا منیش بەڕاستی لای خۆمەوە کۆمەڵێ تابلۆی زۆر جوانە بینم لە شاشەکەتانەوە ئەتوانی باسێکیەوەم بۆ بکەی ئایا چۆلەکەکەمان ڕاستی کردووە بەڵێ من ماڵەکەی خۆم بە تابلۆکانم ڕازانۆتەوە و
وەکو گەلەریەکی بچووکیشی لێ هاتووە زۆرێک لە کوردانی بەرلین و لە هاوڕێکانم کەیان بۆ ماڵەکەم بە تایبەتیان بۆ سەیری تابلۆکانم و هەندێک جاریش یعنی لە دەرەوەی ئەڵمانیا بڵێن لە هۆڵەنداوە لە سویدەوە هاتوون بۆ سەیری تابلۆکانم چکە ماڵەکەم وەکو گەلەریەکی بچووکی لێ هاتووە ئێستش تەبان بەهۆی کۆرۆناوە تۆزێک ئەوە کەم بۆتەوە ئەگینا زۆر هاوڕێم هەیە هەرکە لە ڕێگەی فەیسبووکەکەمەوە تابلۆکانم ئەبینن ئەڵێن هەر کاتێک بینە بەرلین حەزەکەین لە نزیکەوە کارەکانە ببینی بەخوا و چۆلەکەی پەیامێنێکی باش ئەی باشە تابلۆکانت زۆرینەی ئەوە هێندەی من ئەیبینم واژووی ڕێبوارناوێکی بەسەرەوەیە بەڕێستان خات و شیلان ڕەشیدن بەڵام ناوی کەسێکی تری لەسەر ئەمەیان بۆ ڕێبوار برامە شەهیدە ساڵی 91 کاتێک ئەچێت بۆ ڕزگارکردنی خاکی کەرکووک لەوێ ئەچێتە لای هاوڕەیەکی بەطبعاً و کاتە من هێشتا نەچوومە پەیمانگای هونەرە جوانەکان ئەچێتە لای هاوڕەیەکی زۆر خۆشەویستی لێرەوە سڵاوم هەیە بۆی ئەویش لە شاری لەندەندا هەمیشە نەورۆزخان ئەچێتە لای ئەو ئەڵێ من نەزانم شیلان ئارزوویەکی زۆری هەیە بۆ وێنە کێشان نەوەک من بڕۆم و نەکەڕێمەوە هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی هەر وەکو هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی شیلان ئامانەتی تۆ بێت ئەبێت تۆ پشتێکی باش بیت بۆ شیلان کە بتوانێت بچێتە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکار بۆی باواتی خۆی بگا طبعاً کە ئەڕوات شەهید دەبێ براکەم من لێرەوە چاوی نەورۆزخان ماچەکەم سوپاسی ئەەکەم ئەویش ئەو ئامانەتی پاراست و من گەیشتوم بەم ڕۆژەی کە ئەتوانم بەڕاستی هەچ تابلۆیەکی شەکەم بۆیە تر بۆ ڕۆحی ئەوی ئەکێشم و واژوی ئەوی لەسەردانی چەند دووربین هاوڕێ لەو نیشتیمانە ئێرە بۆ ئێمە غاریبستانە دڵ ئارام نابی دووربین لە ئاوی دووربین لە خۆری ئاسمانی باتی هەچ تابلۆیەکی شەکەم بۆیە تر بۆ ڕۆحی ئەوی ئەکێشم و واژوی ئەوی لەسەردانی ڕۆحی شاد ببەخشە ئەگەر ئازارێکم هێنا بێتەوە یاد لەم غوربەتە بەڵام پێم سیر بوو بەڕاستی بەڕێسان فڵچەکانتان دەوەشان لەسەر تابلۆکان بەڵام ناوی ڕێبواری لەسەر بوو هەر بۆیە پێم خۆش بۆ ئەڕوونکردنەوەی بزانم باشە شیلان خان ئەی بیرت لەوە نەکردوتەوە ماشەڵڵا ماڵت پڕە لە تابلۆی جوان بیرت لەوە نەکردوتەوە پێشانگایە بکەیتەوە یان هەمویان بخەیتە توی پێشانگایەکەوە مەسەلەن من بێم لە وڵاتێکی ئەوروپیەوە هاوڕێکانت کەسێک بێت سەردانی پێشانگاکە بکات و بەرهەمەکانت ببینن بڵێ من ئەمانی سێیا بەتەما بۆم پێشەنگا بکەمەوە بۆ تابلۆکانم بەڵام بەداخەوە کۆرۆنا ڕێگەی نەیە چکە وەزعی بەرلین زۆر خراپە بۆ کۆرۆنا بەداخەوە کۆرۆنا ڕێگەی لە زۆر کاری هونەری کرد هەر بەڕێستان نییە ڕاستەکەن بەڵام ئەگەر بەو هیوایە بن پێشانگا بکەنەوە بە تەنها یاخود کەسی تر هەیە هاوکاری دەکا لەو غوربەتە لە ڕاستیە ئەگەر بیکەمەوە پێشنگایەکی بڵین تایبەت بە خۆمەکەمەوە چکە من پێشنگای هاوبەشیم زۆرە بەڵام وەکو پێشنگای تایبەتی خۆم تا ئێستا نەمکردوتەوە بە تەنیا پێشنگاکەمەوە بەڵام لێرەشەوە ئەمەوێ زۆر سوپاسی کاک دانی مەنسوور بکەم هونەرمەندی گەورە دانی مەنسوور کە وەک برایەکی زۆر ئازیز هاوکارم بووە لێرەوە سوپاسی یەکەم
گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. باشە کاکی واگیان ئەتوانی پۆلێنێکی کۆمێدیای ئێستامان بۆ بکەی با بڵێن مەسەلەن خۆی کۆمێدیا لە جیهانە زۆرە کۆمیدیای دارک کۆمیدیا هەیە بڵێن کۆمیدیای ڕەشەیە کۆمیدیای ڕۆمانسیە کۆمیدیایی بەڕێستانتی گاڵتە جاری هەیە زۆرێک لەم کۆمیدیای هەیە ئێستا بەڕای بەڕێستان کۆمیدیای ئێستا لەم سەردەمەیە چ جۆر کۆمیدیایەکە؟ من نازانم ئەگەر وەکو وڵاتی خۆمان کۆمەلگای خۆمان لێمە برسی یاکو جیهانی نا وەکو خۆمان ئەگەر وەکو خۆمان لێم بپرسی مەسەلەن ئێستا ئێمە بەداخەوم ناتوانم بڵێم شتێکمان هەیە بە ناوی فیلم و فیلمێکی کۆمیدی یعنی محاولاتمان هەیە شتێکمان نییە کە بە شێوەیەکی زۆر زانستیانە بچێتە ناو ئەو فۆرمە کۆمیدیەوە هەمان بۆ کاتی خۆی بە نمونە پێ دەڵێم لە ساڵی پەنجاکانە لە تورکیا ئێمە خەڵکمان هەبووە کورد بوو ئیشی کردووە لە کۆمیدیا و لە سینەمای ئێستا لە وڵاتی خۆمان بە شێوەیەک تەنها باڵێن زیاتر هەوڵ و ئەو شتانە هەیە و کۆمیدیاش ئەگەر بڵین بتێ مەسەن ئەوان ئەو ئیشانەی کە ئێمە ئەیکەین وەکو لە بەرنامەکانە لە پرۆگرامەکانە ئەمانە زیاتر ئیشێکی تەنزەمیانی تۆ ناتوانانی بڵێ ئەمە بە تەواوی سولەمێشی درامیتیایە ئەنی تۆ وەکو کۆمیکارێ وەکو کەسێکی ئیرۆنی وەکو کەسێکی کۆمیدی تەنز ئەوانە ئەتۆیە تەنها مەسەجەکەی خۆت مەسەلەن بگەینی و لە بەرنامەیەکە لەوانە ئەوە ئەتوانی بڵێ تەنها کۆمیدیایەکە وەکو تەنز وەکو ئەوانە بەڵام بەو مانازانستێکی وەکو فیلم کە فیلممان هەبێتوانە بەداخەوە زۆر کەمە زۆر کەمە تەنها ئەوەیە محاولاتمان هەیە یعنی لەوە بە شێوەیەکی گشتی گرنگ بەم بوارەنێدا لە کاتێکا کە ئێمە وەکو پێشتریش باسم کرد خەڵکی زۆر باش و بەتوانە ئەوانەمان هەیە کە دەتوانین ئێمە ئەو بەرهەمە بەرهەم بێنین بەڵام گرنگی من بەو کەسانی کە پسپۆڕن لەو مەجالێ ئەتوانی بەراوردێک بکەی لە نێوان کۆمیدیای ئێستا و کۆمیدیای 15 ساڵ پێش ئێستا لە باشوور لای خۆمان وەڵاهی 15 ساڵ تاریخێکی تۆزێ نزیکە بەڵام بەتوانین تۆزە بە دوورتر مەسەلەن هینی بکەین بەراورد بکەین ئێستا بۆ نمونە من مامۆستا ئەحمەد سالارت بە نمونە بۆ هێنمەوە کە چای ماچەکەم یادی بەخێر لێرەوە کە مامۆستای خۆمانە ئەو کاتە ئیشی مۆلێری کردووە ئەو کاتە ئیشی پیسکەی تەڕپێری کردووە با بڵێن ئیشی پاڵتۆکەمی کردووە ئەوانەیە هەندێک ئیشی کۆمیدی زۆر جوان زۆر مەحاوەلاتی جوان کە ئاکرا لەسەر ئەو ڕێژکەیە پەرەی پێبیرێ ئێستا ئێمە لەو مەجالە ئیشتی زۆر باشمان هەبوو بەرهەمی زۆر باشمان هەبوو یەکی ئەو کاتە ئەمانە هەبوون لە کاتێکە ئێمە لەو سەردەمایە وەکو ئازادی وەکوی کە پێی ئەوترێ ئازادی و حکومڕانی خۆماڵی ئەوانەشمان نەبوو سانسۆریشمان لەسەر بەڵام بچووکە هونەرمەندەکان و هونەرمەندێکی بە مانای کەلیمە ڕاستەقینە نەبوون لەو مەجالانەیە ئەتوانی شتی باش بێت تێگەی ئێستا لە کاتێکە کە هیچ سانسۆری نییە لەسەرمان کە بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی سۆسیال میدیا و ئەم تۆڕە کۆمەڵایەتی وانە دنیا بە شێوەیەکی زۆر باش کراوەتەوە بەڕووی هەمومان دەتوانین سوود ببینین لەو زانیارانەی کە ئێستا لە جیهانە هەمومان دەتوانین سوود ببینین لەو ئیشانەی کە ئێستا ئەکرێت و ئێمەش ئەتوانین وەکو کورد وەکو نەتەوەی خۆمان وەکو کۆمەڵگەی خۆمان بەشێک بینەوە بەداخەوە من ئەڵێم لە هەندێک شتا پاشەکشەمان کردویتر ئەمە نازانیم بۆ چێ گەڕێتەوە بۆ مۆدێلە سیاسەتا گەڕێتەوە کە ئێستا لە وڵاتی خۆمانە
نازانم بۆ زۆر شتی ترەگەڕ بەداخۆ من ئەو کاتە هەنی ئیش بە باشتر دەزانم لێست باشە هەز ناکەی بەپێی ئێستا پرسیارێکم بۆ دروست بوو هەز ناکەی کە هونەرمەند با بڵێن زیاتر تاوانەکە لەسەر شانی هونەرمەندا هەندێک حیواریا خۆت هەندێک سیناریۆی با بڵێن سوکەڵە دێنن ئەیکەنە بابەت بۆ بابەتی تەلەڤیزیۆنەکە ئەکرێ بە بازرگانی و زیاتر خەڵک بەوە ڕاهاتووە ئێستا زۆر دەگمەنە گەنجێکی ئێستا بگەڕێتەوە گوێ لە کارەکانی مام سەحمە سالار بگرێت کە پیسکەی تەرپیرە مۆلێر کردوێتی بڵێن کە پاڵتۆ کراوە کە تەنەکە بووە کە چوزانم کە کۆڵێ کاری زۆر جوان کراوەتەوە بەڕای بەڕێستان وا هەز ناکەی ئەمە کەمێک ئەرک و تاوانی هونەرمەندەکە وا لە گوێگر و بینەرەکات کە کارەکان وابن بەڵێ من پێم وایە ئەم کەم تەرخەمیە دوو تەرەفەیە بەڵام بە دەرەجەی یەک چونکە ئەمڕۆ لە هەموو وڵاتێکە لە هەموو کۆمەڵگایەکە لە هەموو هەرێمێکە حکمێک دەسەڵاتێک هەیە کە ئەو خەڵکە ئەبا بەڕێەوە کە ئەو خەڵکە ڕێک ئاخا تێگەی هەر بنمونە ئەو حکم و دەسەڵاتێکی ئێستا لە وڵاتی خۆمان هەیە ئەکرێ گرنگی بات بەم لایەنە کلتوریا بەم لایەنە هونەریە بەم لایەنە بابلەن ڕۆشنبیریە کە ئەوە ئەکەوەکو باسم کرد لە کۆتاییە ئەتوانی وەکو شانازیەک بۆ میلەتەکەی خۆت باسی پێ بەڵێ لەم لایەنەوە دەسەڵات تاوانی کە دەسەڵات ئەوێ بێت چکە تۆ ڕێکخەری یاخەتەوەکو دەسەڵاتی تۆ ئیش چییە تۆ ڕێکخەری کاکەی من باسم کە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە تۆ ئیش چییە تۆ ئەبێ ئەو خەڵکە ڕێک بخەیت بۆ نمونە ئەو هونەرمەندانە ڕێک بخەیت تۆ بێنە مەجاالە بزانانی آخر کاکی واگیان بۆ قەی ناکە وەزارەتی ڕۆشنبیری و ئەرکەی هەیە بەڵام وەزارەتی ڕۆشنبیری ئەو ئەرکەی نییە بێت سکۆرێکی تایبەتی باتێ بڵێ ئەبێت تۆ ئەمە هیوا ئەونی تۆ ئەم سکۆرەمان ئەم سیناریۆمان بۆ بکە بە تەمسیلێک تۆ بیرۆکەکان لای هونەرمەندەکان خۆیانن بەڵێ ئەتوانێت نەداتێ بە ئەو نەداتێ بەڵام وەکو باسم کرد ئەو ئیشی ڕێخستنە مە خەڵکی بەتوانامانەیە لەو مەجالانێت تۆ توانین ڕێکیان خێت تۆتانین بە شێوەیەکی تەندروستاکە کە تۆ وەزیری ڕۆشنبیریە کە وەزیری ڕۆشنبیری بێ بۆ خۆی کاکا بێ هونەرمەندی ئەبێ بۆ خۆی توانایکی باشی هەبێ لەو مەجالە تێگەی بەڵام من لەگەڵ هەموو ئەوانەشا سەیرم لەوەیە کاکە کەناڵەکان باشە کەناڵەکان کاتێک کە کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئەکەنەوە کە بە حەقەت ئەو بەشێکی زۆر گرنگە یعنی کاریگەرێکی زۆر گرنگیە لە سەپەروەردەی کۆمەڵای تۆ چۆن ڕێگە ئەیەیت بە هەندێک ئیشی بێمانە کە لە کەناڵەکەتەوە بکرێت یعنی من بە حەقەت ئەو کەناڵە چۆن ئەتوانێت ڕێگە با لە کەناڵەکەی خۆیەوە خەڵکێک بێ بە ناوی کۆمیدیاوە بە ناوی هونەری کۆمیدیاوە بە ناوی تەنزەوە تێگەی دەسەواژەی زۆر ناشری مەکارمێن کە کاریگەریشی زۆر خراپێ بێت لەسەر بە حەقەت چۆن ئەبێ ئەوانە ڕێگە بەمانە بن یعنی ئەمانە ڕاستە مەسەڵەن ئەمە وەکو فەرد وەکو کەس ئەتوانی خۆت کەسێکی داهێنەر بی کەسێکی باش بی کەسێکی بەتوانابی کەسێک بی متابع بی بەڵام تۆ ئەشکری ئەگە تۆ بەتەنیا هیچ پێ ناکرێت ئەبێ سیستەمێکی ژەم لە زەمینەوە بۆ گۆشت خات و شیلان هەوڵت نەیاوە کە خاوەنی ئەو تابلۆ زۆرەی بیان خەیتە بڵێن ئۆنلاینەوە بفرۆشرێ یاخود چوزانم خەڵکی لێت بکڕێ یان هەرەیدەی بە دیاری بڵێ چەند تابلۆیەکم بەخشیوە بە خستەخانەی شاریتێ یەکێکە لە خستەخانە هەرە باشەکانی بڵێن ئەوروپا چەند جارێکم ناڵەکانم نەخۆش بوون یەک دوو شەو لەو خستەخانەیە کەوتون دوایی وەک سوپاسێک وەک ڕێزلێنانێک بۆ دکتۆرەکان چەند تابلۆیەکم بردو لەوێ دامناوە جالم بینەیە کاتی خۆی کچە بچکۆلەکەمان دەستی سووتە با بڵێن ئۆپەراسیۆنێکی بۆ کرا ئەمەلیاتێ ئەمیش تابلۆیەکی وەکو چۆنەڵی دوو تابلۆی بۆ بردن وەکو ستایشێک بۆ ئەو کارمەندانێک کە لەوێ بۆ خزمەتە جوانیان کرد دوایی بۆ جاری دووهەم
چێکمانەیە 15 ساڵە تەمەنی کە بردمان بۆوێ نەخۆش بوو بردیانە ژوورێک خەوانێن کە چوونە ئەو ژوورە سیرمەکە ئەنگەن تابلۆی شیرانی لێ هەڵواسراوە ئیتر بە دکتۆرەکانی وتویەوە تابلۆی دایکمان وەکو بەخشینەی کە تۆ باسی کرد بەڵام تا ئێستا وەکو فرۆشتن و ئەو شتانە تا ئێستا شتیوان نەبووە ئیتر نازانم بۆ لەمەوە دووە حەقی خۆشێت یەگەر میکە ئێوە خۆی لە خۆیان گەورەیە بەڕاستی تابلۆیەکی هونەرمەندێکی کورد لە خستەخانەیەکی ئەوروپیا هەڵواسرێ ئەوە خۆی بۆ خۆی کرێدتێکی باشە خاڵێکی زۆر جوانە هەر بژیت هەر بژیت کاکی واتوانم پرسم کوام لە هەردووکتان زیاتر میهرەبانترن لەگەڵ مناڵەکانە لەگەڵ کچەکانە یادڕاستە پێ بڵێم ئەم فێڵم نەکات خۆی زۆر شیرین کردووە لای کچەکانی زانی بەچیش کچەکان کە داواکاریەکیانە بێت طبعاً ناوێت دڵیان بشکێنەیە بڵێ ئەمە داوای شتێکەکەن شتێکیانوێ بچن بۆ شوێنێک ئەگەر ئەم بێوێت بڵێنا ئەڵێ بڕۆن پرس بە دایکتان بکەن ئەگە بشێ بڵێ ئاخۆی ڕازی بێ لەسەر شتەکە خۆی یەکسەر ئۆکەیە هەڵێ باشە بڕۆ بەڵام کە بێ بڵێنا خۆی تاوانبار ناکاڵێ بچن بۆ لای دایکە ئەکەین بۆ لای من میژەزانم جوابەکەی نا کاڵێم نا ئیستا طبعاً لەناو کچەکانە وا بڵاوە کە باوکیان زۆر دڵی باشە زۆر میهرەبانە بەڵام دایکیان دڵی زۆر ڕەقا ئەوە لێرە بە توێڵم بۆی هەموو کچەکانم بزانن باوکیان لێ نەسێنێ و دایکیان لێ نەسێنێ ئینشاءڵڵا چەندە بۆیە ئەو پرسیارە و لەوام کردە لە مناڵەکان ئەوان چکە بێ ئەرگا عیبە باسی خۆی بکە بێ ئەوان تەقیم بکەن هەر بشی کاکی وایە کاکیوە زۆرمان قسەی جدیات کرد ئەزانم هەنێک جار دینگە دینگێکەکەی لای خۆتەوە گۆرانیە کەڵێی پێمان خۆشە گوێمان لە دەنگت بێت چۆلەکەکەی غوربەت هەرچەنە زۆر ئاعترافی لەسەر کردووی بەڵام خۆشم لە نزیکەوە ئەتان ناسم ئەزانم بەڕێستان جارجار پێمان خۆشە گوێمان لە دەنگت بێت ئەخە زەنگ گرفتەکە لە چیایە تۆ ئەمە لەبەر دەمی گۆرانی بێژێکی ناوداری کورداوە بەم نەڵێ کە ئەمەرسایی کوردی ئاخر ئێکاکە وەڵا من هەرچێ بڵێم ئێستا سەقەت دەرەچێ هاوکاری دەکەم خەمن دڵنیا بە سەقەت دەرناچێت لەبەری پێشتر گوێم لە دەنگت بووە وەڵی ئەمە پێوتێ بۆڵە بۆ پێی ناوتێ گۆرانی یا ئەوشتانە ناسێتە مەجای ئەهینەوە هەنی باش ئێمەش گوێمان لەو بۆڵە بێ قەی ناکە ئێدە باشە ئەگەر بەس دەبێ هاوکاریم پێی کاکجێ بەسەر چاو إخوتي جابن وينا إنا للاي بيابخ وينا غريب دريش مظلم مشكنا داي داي واي 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 بارانا بدر خم بيك در خم باخواني يا سمر خم باب من بارانا قربانكم ويبان وادا ويلي يا ويلي وبندي لسر الريادا ويلي يا ويلي عشقي شانك سيزادا جاري ورا بيفادا داي داي واي 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 بارانا واي بالي دست
دەستم دەرچوونە دەستم کادری کەشکی شکستم بەبەرم بارانە دەست خۆش هەر بژی دەنگ خۆش کاکیان ئەوە دەستەکانی خۆش نا بێگومان هەر زۆر وەڵاوە بۆڵە بۆڵ لێبەجدیەوە زۆر خۆش بوو دەستەکانە خۆش بێ دەنگ خۆش کاکی واگیان ئەتوانن بپرسم یەکەمین دەرکەوتنت بۆ کەی ئەگەڕێنیتەوە ئایا پێش پەیمانگات خەڵک هیواعونیە ناسی وەکو ئەکتەر یاخود لە دوای پەیمانگا و یان لە کاتی پەیمانگایە بۆ کەی بوو من لە ساڵی 86 بۆ 87 چوومە پەیمانگا بەڵام دوای ئەوە بەهۆی کوڕێکی خاڵمەوە کە ڕۆحی شاد بێ ئێستا کۆچی دوایی کردووە ئەو لە تیپی با بڵین نەقابەکانی هونەری میلی نەقابەکانی کرەکانی سلێمانی ئەو کاتە ئیشی ئەکەن کە من چوو بوومە پەیمانگە هونەرە جوانەکان ئەویش وەکو کەسێکی کۆمیدی لە شانۆگەریەکانە دەوری ئەبینی و تواناشی هەبوو پێی وتم کە حەزەکەم بیتە تیپەکەمانەوە ئیشکەی تۆمانەی تر منیش چووم من یەکەم دەرکەوتنم لە شانۆگەریەکی کۆمیدیا لە تیپی هونەری میلی نەقابەکانی کرەکانی سلێمانیەوە بوو لە ساڵی 87 ئیتر دوای ئەوە ئەو شانی کە لە پەیمانگا کردومانە زیاتر ئیشەکان دراسی بوون یعنی لە مەجای دراسەکەی خۆمان بوو هاوەکو ئەترۆحە وەکو ئیشی ساڵانە و ئەوان تقریبا ئیژباریە یعنی وەکو ئیش حساب بۆ ناکرێت تەنها وەکو تێست و تەجروبە حساب بۆکرێت ئیتر دوای ئەوەی کە پەیمانگام تەواو کردو چەند ئیشێکم کردووە وەکو شان و با بڵین تەلەڤیزۆن و شتانە بەڵام ئەوەی کە زیاتر من تیا دەرکەوتم بە چوزان باڵین بە چاو ژۆی وینەر ئاشنا بووم ئەو بەرنامە تەنز ئامێزەی پەتری پۆل بوو باڵێ ئازیزان خۆشەویستانم کاتتان باش واتینەوە خزمەتان لە بەرنامەیەکی تری وتیوتیا بەڕێزان خۆشەویستان ئەم جارە تەوەرێکی حەساسمان بۆ هەڵبژاردوون هەرچەند ئەم تەوەرە زۆر جار قسەی لەسەر کراوە بەڵام بەڕاستی تەوەرەکە هەڵەگرێ زۆر لەوە زیاتر قسەی لەسەر بکەین ئەویش مەسەلەی فرەژنیە مەسەلەی فرەژنی لە وڵاتی ئێمەیە خەریکە بەڕاستی ئەبێ بە دیاردە لە هەنێ شوێن لە هەنێ شوێنیش بەڕاستی بووە بەمایی پۆز و خۆڵکێشانی ناو مەجالیسەکان بەڕێزان لە مەسەلەی فرەژنیە خۆشەویستی عشق هەموو ئەم شتانە هەڵەفرن هیچی نامێنێ خۆشەویستان بۆچی ئەم خەڵکە خەریکی فرەژنیە بۆ ژنی ترێنن حجەت چییە سەبەب چییە ئایا باشە ئایا خراپە با من زۆر نەچمەناوە تەفاسیلانەوە بەڵام بەڕێزان خۆشەویستان چونکە دوو میوانی زۆر عزیز و ڕوحسوک و خۆشەویستمان بان کردووە ئێمە با لە ڕێ پرسیارەکان لەوانە و وەڵامەکانی ئەوانەوە زیاتر مەسەلەکە گەرم بکەین ئەویش بەڕێزان کاکە هەڵپا هەروەها جەنابی بەڕێز کاکدارین یاخوا بە خێر بێ سەر و سەر چاومان قوربانە بم ماشەڵڵا خولهەنەوەی جومناسی یاخوا بە خێر بێ باشە 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 بەس بۆ پۆستە سەر گەورە سەر ببیتەوە بەو کەوتی لە ناوچانم بکەم بەڵێیتەوە بەو قەرسەڵێ لەبەر باشی مەکە گا بگرە من تۆژنم هەیە باڵم بۆ ئەرێ خوشکەکەم ئەرێ بە یارمەتیتان تۆ مەکسی سوورەکە بەسەر مەکسی سەوزەکە هاتۆ یا سەوزەکە بەسەر سوورەکە من ژنی دوو هەمم بەس درۆ لەگەڵ جا باشە خوشکەکەم ئاتۆ لێرە بۆستە تۆ عیب ناکەی شو کردووە بەسەر ژنیە کاوکەوە کاکی موزیع بڕوا بکە زار سوێنی خواروتی ژنم نییە بەو چاوانە هەڵێ خەڵەتان دەمی شێنی جەنابە چێ بوو بە یارمەتی داخڵ من برای ئەمم ژنە بچکۆلەکەی وەدیفاعش لەوەکەم لەبەر ئەوەی ئەمان وەکو خوشکەشین دەومەڵە ئەمەنیە حەقی لای بەقەس و باقە لە باڵی ئەمەیە ئەویش بەهۆی دەرهێنەری جوانەمەرگ کۆچکردوو ڕەحیمی زەبیحی کاو کاتە لە فیلمێکی سینەماییە بەیەکەوە بڵین ئیشمان کرد و من دەورم بینی لەو فیلمە سینەماییە ئەو پێی وتم کە ئەم بەرنامەی پەتی پۆتە هەیە و ئەو کاتە دەرهێنەرەکەی بوو کە حەزیەکرد من بەشدارم لەو هینەیە هەرچەند هەموو ئەکتەرەکانی تریش بڵین هەمووی هاوڕێ و برادەری کۆن و ئەوانی من بوون بە تایبەتی با بڵین کاک ئەحمەد جۆڵا کە لە ساڵی 1986 بۆ 1970ەوە تا ئەو کاتە ئێمە
هاوڕێی یەکترین لەو کاتەوە تاوەکو باڵین ئێستا ئیتر من زیاتر ئەتوان بڵم لە بەرنامەی پەتریپۆتە چونکە بڵێن هەفتانە بە بەردەوامی دەرئەکەوت و خەڵکی بینی و دوایی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە یوتیوب و ئەو شتانە و لە پەیجەکانە من زیاتر بەهۆی ئەوە بڵێن وەکو دەرکەوتم بەڵام من یعنی مێژوێکی کۆنترم هەیە لە ئیشی هونەریا و لە کاری من هێندەی دیقەتی کارەکانی بەڕێستم داوە هێوارەکان زۆر بە ئاسانی ئەڵێ خۆ تێک نادەی بەڵام لەگەڵیشیا وینەرە خەیتە پێکەنین بەڵام هەنێک کەس هەیە بە پێچوانەوەیە ئەبێ کە حیوارەکەی کرد لەگەڵیشیا بجوڵێت ئەوجا ئێمە ئەخاتە پێکەنین کامیان بەڕای بەڕێستان کۆمیدیترە یاخود بڵێن تەندروسترە بەڵێ خۆی لە نواندنە هەردوو وەسیلەکە وەکو دەنگیش و وەکو جەستەش بەشدارە لە نواندنە جایتەگە نواندنەکە با بڵێن کۆمیدی بێ یا ئیشێکی جادو ئەوانە بێ با بڵێن لە کۆمیدیە هەردووشی بەشدارە بەڵام کۆمیدیا لە ئەسڵا مەواقیفە هەڵوێ خۆی هەڵوێستەکە تۆ ئەتوانێت ئەو پێکەنینە دروستکە تێگەی لەلای من هەردووشی تەواوکەری یەکترن بەڵام من پێم وایە کە چۆنەڵی تەسەنوعکردن مبالەغەکردن تێگەی زیاتر خۆجوڵانن و ئەو شتانە پێم وایە زیا چکە پێویست ناکە تۆی کە ئەتەوێت بیگەێنێ بێ بیگەێنی ئەگەر تۆ کۆمیدیایەک بکەیت لۆکاڵی بێن بۆ ئەو بڵین هاو زمانانی خۆت ئەگەر لۆکاڵی بێ ئەوە ئەتوانی بە حیوار ئەتوانی بە حیوار پێیان بڵێ بەڵام ئەگەر تۆ کۆمیدیایەک بکەیت کۆمیدیایکی گشتگیر بێ جیهانی بێ ئەوە ئەبێ هەردوو ڕەگەزەکەی تیا بەکاربێ هەردوو وەسیلەکەی تیا بەکاربێ و جەستەش و وەکو دەنگیش ئەبێ هەردووچی تیا بەکاربێنی بەڵام من ئەوەی کە ئەیبینم لە کۆمیدیایە ئەبێ زۆر بە تەبیعی تەمسیل بکەیت چونکە من لە پێشا باسم کرد ئەمە لاساییکردنەوەی هەڵسوکەوتی یا فەرمانی بڵێن ڕۆژانی خەڵک لەبەرەوە پێویستی بەو هەموو تەسەنوع و جوڵەیە ناکات کاکیوە لەبەرەوەی بەڕێستان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانن بەشی دەرهێنان هەنێک پرسیارەکان لەسەر دەرهێنەرەکانە جا هیوادارم بیرت مابێ درامای ماڵەکەی معروف کێ دەرهێنەرەکەیەتی ڕۆحی شاد بێ سڵاوی ژیانی پاشێ ڕەحیمی زەوێتی ساتێ بۆ مەسی ئەسپەکان دەرهێنەرەکەی کێ بوو بە هەمەی خوبانی ئەزانی سرودی عێراقی هۆنراوەکەی کێ بزانم هی دڵدارە ئەگەر درۆم نەکردی درامای گەردەلوول کێ دەرهێنانی بۆ کردووە کاک جەلی زەنگەرە کێ ڕۆڵی قوتبەدینیە بینی ڕۆحی شاد بێ سڵاوی ژیانی پاشی کاک دڵشاد مەریوانی شەید دڵشاد مەریوانی ئەکتەرەکانی باوەژنخوا بناسەمان بۆ بڵێ چەند ئەکتەرت بیرە وەڵڵاهی ئەوەی کە لە بیرم بێ با بڵێن حاجی مەچی ئەوەی کە دەوری ژنەکەی بینی عومەر چاوشین و هەروەها مناڵەکەی حاجی مەچی کە ناوی ئاسۆ بوو ئەویش هەزار درود بۆ ژیانی پاشی کە بە مناڵی ژیانی سوپات باشە گۆرانیەک بڵێ ناونیشانەکەی بە یەک گوشە دەست پێ بکە یاخود ناونیشانەکەی یەک گوشە بێ کولەکە کولەکەی ڕۆحی آخر بە زۆر ناونیشانی نەبوو بەڵام هەرحاڵ هەر بە ڕاست بۆت حسابە ئەم حیوارم بۆ تەواو بکە کاکیوە ئەگەر دادە نەکا هۆرێ کاکەش ناکە ئیشی زۆرە من کوڕی خۆمە داسە ماچم نەکردو ڕۆڵە تۆ چۆن خۆشەوە ئەجا دایکی من بەڵێ شکەکە مەزانی چۆنە با خەڵک لێمان تێنەگا بە قوربانە بم مەسەلەیەک هەیە ئەڵێ دادە نەیکا هۆرێ کاکەش نایکا ئیشی زۆرە ئەم حیوارە هی کێیە ئەگەر بۆم دەرەچوو قەرەجاوە خۆم ئەمزانی چی لێ یەکەم
سڵاو ڕێز و حرمەتم هەیە بۆی کاک عەبدوڵای تەمین لە چیا بوو ئەوترا لە خولە چەقماخەیا بوو فاتیمە دوو چاوی مەستت پڕ تەلیسمی جوانیە ئەم گۆرانیت لە بیرە هۆنراوەی کێ خاوەنی هۆنراوەکەیەتی ئەحمەد دەبدی شانۆگەری وڵاتەکەم حیوارێکی نێوان کوڕ و باوکە شەهیدەکەی کە لە بەهەشتەوە بەزەینێکی تەلیفۆنی بوو دێ گلێ و گازندەی نێوان کوڕ و باوکەکەیە ئایا ئەزانی ئەو دوو ئەکتەرە کێبوون دەوریانە بینی؟ ئەکتەری بەتوانە کاک مستەفا ئەحمەد ڕێز و سڵاو حرمەتم هەیە بۆی لەگەڵ ئەکتەری کۆچ کردو ڕۆحی شاد بێ و هەزار سڵاو لە جیهانی پاچی کەمال سابیر یاخوا باش بن کوڕی خۆم لە ڕووی سیاسەتەوە پێم بڵێ لە ڕووی سیاسەتەوە چۆن حیبنێ باقە و سوالەمانەیەکەی وای یا قەرن خەباتی سەرزەمینی و ژێرزەمینی ها یعنی کوردستان ڕزگاری بووە قەتعەن ڕزگاری بوو بۆ گاڵتەیە بەسەری جەناب و بووین بە سینەما یعنی چی؟ یعنی هەمووی درۆ دەرەسە بوو ئەرێ نەک بەردێم ناڵێتەوە بۆ چەخۆدا بەپشت لەک خەجاڵەتی دنیا و قیامەت بێت ئەزانی کێ دەوری بە خەشێتیە بینی لە تەنەکەیە؟ مامۆسا یاسین بەرزنجی یاسین قادر بەرزنجی ئەتوانی ناوی 5 ئەکتەری کۆمیدیم بۆ بژمێری؟ جیهانی باڵێنیان کوردی ناتکایە کوردی خوا لێ خۆش بوو مامۆسا کەمال سابی مستەفا ئەحمەد کاک ماهیر حەسەن کاک ئەحمەد جوڵا ئەی خانمەکان بەڵێ خانممان هەیە با بڵێن بەیان خان بەیانی خولە بۆمبا بەیانی زەریفی شنە حەسەن و زۆر لە ئەکتەرانی تریش بۆ نمونە من با بڵێن کاک جەمیل سابیر کاک ئاوەقایر مامۆستا خار جەلال و زۆرێکی تریش لەو هونەرمەندانەی تر کە من هەری عجابم هەیە پیان بەداخەوەگەر ئێستا ناوەکانیان نەڵم داوایە بنیان لێکم بەڵام ئەکتەری بەتوانە و بڵێن توانای باشمان هەیە لەو مەجالەیە داکیوە ئەتوانی گۆرانیەکەم بۆ بڵێیت بە ناوی خانمێ دەست پێ بکە وەڵا خانم جاخۆ خانم نابێت زۆر دوور بڕێن خانمە لە تەنیشمانەوەیە شیلانە عەزیز بوونە نزیکە مەرجی منە عەشقی تۆ لە دڵما دەریایەکی بێ بنە عەشقی تۆ لە دڵما دەریایەکی بێ بنە بۆچی بۆ لێم تۆراوی لەسەر چی لێم ڕەنجاوی بۆچی بۆ لێم تۆراوی لەسەر چی لێم ڕەنجاوی خۆ من شێتی بەڵای تۆم عاشقی گەردن خوێناوی شیلانە عەزیز بوونە نزیکە مەرجی منە عاشقی تۆ لە دڵما دەریایەکی بێ بنە خات و شیلان ئامادەی سەرەی پرسیارەکان های بەڕێزخانە بێت خات و شیلان ناوی سێ وێنەکێشی جیهانیم پێ بڵێ ڤان گۆغ مایکلەنجلۆ ڕێنوار ئەگەر ڕەنگی سوور و سپی تێکەڵ کەی چ ڕەنگێک دەرەچێ بەمەی ئەگەر زەرد و سوور بەڵێ ئەگەر زەرد و سوور پرتەقاڵی پرسیارەکانم قەینا بۆ تۆ ئاسانەکە من نەبێ فڵچەی وێنە کێشانەکەت یاخود فڵچەی سەر ڕوومەتەکەت بەتاکید وێنە کێشانەکەم ناوی چەند تابلۆیەکی لیۆناردۆ داڤینچیم پێ بڵێ لاست سوپا مۆنالیزا سێلف پۆترێت با
باخچە هەڵواسراوەکان لەکوێی دنیادان ئەزانی یەکێکە لە حەو سەرسوڕهێنەرەکەی دنیا باخچە هەڵواستراوەکان بەڵێ فەڕەنسا کاکی وای یارمەتی بە منیش نازانم بەس ببورێ نەتزانی باخچە هەڵواستراوەکان لە عێراقایە بڵێن لە بابل ناوی مناڵەکانت پێ بڵێ ڤینا چانی چینڤەت خەریکەوانیشم بیرەچێتم ئاوەنیا هەنێ ئار پێنجیان بەڵام ناوی مناڵەکانم بڵێن ڤینا و چانی و ئاوەنیا ئێمە خۆمان بە خۆشەویستی زەواجمان کردووە لەبەرەوە ناوی ئەو سێ مناڵەمان تەکمیلەی بڵێن خۆشەویستیەکەی خۆمانەکە ناوی هەستێکیان ڤینا بە مانای خۆشەویستیەت چانی هەر بە مانای چاندن ئاوەنیا بە مانای هەمیشە سەوز شوێنێکە دایمە هەمیشە سەوزە ناوی هەستێکیان ئەبێت بە خۆشەویستیەکمان چاند هەمیشە سەوزە یاخوا هەر خۆشەویستیتان هەمیشە سەوز بێ و پێکەوەتان بینین کاکی وا و شیلانکان زۆر سپاس زۆر سپاس گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو خات و شیلان هەوڵت نەداوە بڕوانامەیەک بەدەست بێنی لەم غەریبیەیە بەڵێ من ئەم ساڵ دەستم بڵێنە ساڵی 2020 دەستم کرد بە خوێندن لە مانگی 11ەیە لە ئارت کلاسس بەرلین بەڵام بەداخەوە دیسانەوە بەهۆی کۆڕۆناوە هەموو شتێک داخراوە و خوێندنەکەم وەستاوە لە ئێستا بە ئومێدین کۆرۆنا ڕێگەکان کاتەوە هەموو کارە دواخراوەکان بتوانین بە ئەنجام بگەین هیچ کام لەبەرەوەی خێزانێکی هوەرین کاکیوا وەکو ئەکتەر و شیلانخان وەکو وێنەکێشان ئایا هیچ کام لە مناڵەکانتان ڕێچکەی هوەریان نەگرتوێتەوە مناڵەکانم خۆی لە مناڵیە هەمویان حەزیان لە وێنەکێشان هەیە فڵچۆ بۆیاگرن بەدەستەوە و ماڵم بۆ هینەکەن بۆیاکەن بەڵام کە گەورە ئەبن نازانم یعنی ڕێچکێکی ترێن ئارەزوویکی تریان هەیە بەڵام یەکێکمان هەیە مروارەیەکی پسکۆلەمان هەیە دەنگی خۆشە چانی ئەو کچەمان دەنگی خۆشە ئەو بەهرەی تایە Ich vermisse, wie wir waren und wo wir hier stehen. Eben waren wir noch da. Sag mir, was ist geschehen? Ich vermisse, wie wir waren und wo wir hier stehen. Eben waren wir noch da. Sag mir, was ist geschehen? Ich vermisse dich jeden Tag, vermisse dich jeden Tag, vermisse dich auch im Schlaf, auch bei Sonnenuntergang. Liege ganz allein im Bett, steh nicht auf, hab keine Kraft. Ich brech in Tränen aus, frag Gott, wieso ich dich frag. Ich weiß, dass es dir auch so geht, bist verloren und dein Herz auch bin. باشە لەو هەموو تابلۆ جوانی کە پێت نیشان ناین کوامەیان لە هەمویان خۆشەویسترە لە دڵتا لە هەمویان شیرینترە لات تابلۆی ماڵەکەی دایکم زۆر تایبەتەلام ئێمە کاتی خۆی بڵین ماڵمان لە کانێسکان بووە لە خانوویە کابووین دایکم هەمومانی لەویا بەخێو کردووە بەڵام بەداخەوە دایکم بەسەر مناڵەوە ئەڕوا بڵین کە مناڵەکەش خۆمم ئیتر ئەو ماڵای لە پێشا ماڵێکی ئاوەدان و خۆش بووە بەڵام بەڕاستی لە دوای مردنی دایکم ئیتر ئەو ماڵە ئیتر پڕە بێت خۆتەزانی ماڵێک کە دایکیتیانە بێت ئیتر خۆشی و ناخۆشیمان لەو ماڵەیە لەو خانوەیە بووە بۆیە منە و تابلۆیە زۆر تایبەتە لەلام لێرەشەوە سڵاو و ڕێزی تایبەتیم هەیە بۆ مامۆستا دڵشاد کوێستانی ڕۆژێک وتم گوڵبژێرێک بکە لە ناو تابلۆکانمە بەبێ ئەوەی ئەو چیرۆکە بزانێت لە ژیانی منە تابلۆی ماڵەکەی دایکمی هەڵبژارد یعنی وتی من حەزەکەم تۆ لەسەر ئەم ڕێبازەیش بکەیت
هیواعونی چیە گەیەنێ لای خاتوشیلان؟ هیواعونی جوانترین دیاریە کە بۆ من یعنی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە کە بۆ من ماوەتەوە یعنی وەکو هاوڕێک وەکو هاوسەرێک باوکێکی زۆر دڵسۆزە لە ماڵەکەیە بۆ من بۆ خۆم و بۆ کچەکان. ئینشاءڵڵا تەمەن درێژ بن خوا لە یەکتان نەکات. کاک هیواگیان شۆلەکەکەی غوربەت پێی ڕاگەیاندم کە بەڕێستان و چەند هاوڕێیەکتان سەرقاڵی کارێکی هونەرین. ئەکرێ لە بەرنامەکەی ئێمەوە بۆ یەکەمین جار بزانین ئەو کارە چییە کە هونەرمەندانی دوورە وڵات پێوەی سەرقاڵن؟ باخۆ ئەو چۆلەکەیە زۆر ئەکتیڤە. بەڵێ ئێستا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ کۆمەڵێک هونەرمەند سەرقاڵی پرۆژێکی تازەین دەمانەوێت ئیشێک بکەین هەروە بە بڵین کۆمیدیا و هەروە ئیشی کورت ئۆشمانەیە بە شێوەیەکی تۆزێ جیاوازتر یعنی لەو ئیشانەی ترکە کراوە ئیش بکەین. ئێستا سەرقاڵی ئەوەین گروپەکەمان ئامادەیە ئێستا لە خۆ ئامادەکردنین و ئەگەر ئیتر ئەم چوزانم ئەم زروفەی کە ئێستا تێکەوتین بەهۆی ئەم ڤایرۆسە نەحلەتەوە ڕێگەمان بات لە ماوەیەکی نزیکە ئەکەوینە وێنەگرتن و ئیتر دوایی ئەیخێنە بەردەمی بەردیدەی بینەران و بیسەرانەگەر ئیتر لێما قوبوڵکەن و بەدڵیان بێ. سوپاسیانەکەین شکۆیەمە ئامانەوێت خزمەتی خۆمان بکەین لەم ڕێگایە بۆ ئەوان. بۆ ئومێدەین جوانترین و نوێترین کاری هونەرمەند هیواعونی و هاوڕێکانی ببینین. هیچ یادەوەرێکی واتان هەیە زۆربەی کات لە بۆنە و یادەوەرەکانە باسی بکەی هیچ کات بیرت نەچێتەوە؟ زۆر خۆشی بڵین کاتی خۆیم بیراتەوە برادێکم بڵند دوو برادرم کە لە شانۆە ئیشەکەن سەرەتای دەستپێکردنی شانۆیان بوو هەردووشیان لە یەک شانۆگەریە دەوریان هەبوو یەشیان هیچ حیواری نەبوو بەس وەستا بوو کۆمبارز بوو ئەویتریان یەک حیواری بوو. ئیتر ئەمیش کەسوکاری خۆی داوت کردووە بەیانی یەن بۆ عەرزەکە و ئەمانە بەو برادەری منی وتە بوو وتی کاک ڕزگار وتی بەڵێ وتی وەڵاهی من ئەمڕۆ بڵێن دایکم و خوشکم ئەوان هەمویان نێن و پێشم وتون دەورم هەیە ئەمانە معقول نییە من هیچ حیوارێکم نییە تو بێ چی بکەم وتی بۆ حیوارەی خۆتم بەرێ منێڵێ وەڵاهی تر وتی باشە خەیچێکە وەڵای تر کە کاتێ مەسەحێکە عەرز کرا بوو سەرێ ئەم هاتە بوو حیوارەکە ئەوت بوو ئەو برادەری تر وتوی کە کەسوکارەکە هاتبێت دوایی مخریجەکە هاتە بوو وتی بەوە تۆ چیتان کڕۆگە حیواری تۆ بۆمانە وتی کاکە برادەر و تەکلیفی کردووە ئەخێ بۆ ڕۆژێکی وانەبێ ئەم بەکردی چییە کەسوکاری هاتووە و فەقیرە عەیب و سوورەیەک لە حیواری نەبێت وەڵاوتی یان بە بەو یادەوەریم لەگەڵ خۆتا هەیە ئەمەلیان من تۆ 4 ساڵی ماحەد 5 ساڵی ماحەد کە لە زەرگەتەوە هاتین بە پێ ڕۆشتین بە گردەکەی سەرەکەوتینی تر من لەسەر گردەکە پەکمەکەم اینجا تۆش پاڵتەرە جاریوە بوو لە پێکەنینی شاوەڕێی تو قورسە بوو هەر ناڕۆشتم بەڕاستی ئەوە یادگاریەکی زۆر زۆر خۆشە یعنی ئەو تەمەنە جوان بوو یعنی عەجزی ئینسانەکان لەو تەمەنەیە بەبێ مەرام یەکتریان خۆشێ بەبێ مەرام هاوڕێیەتیەکەن پاکە یعنی تەمەنێکی جوانە. ئاخر بە بینەران و گوێگرانمان وان نەزانن لە قورسیا بۆ قورس بووی پاڵم پێوەنای ئێوە دووگیان بوون نەتەتوانی زۆر بە گردەکە یاسەرکەون بۆی هاوکاری مەکردی و پاڵم پێوەنای بەسەرەوە. دەستان خۆش بێ زۆر سپاس. بەڕاستی من بەپێی توانیم چەند پرسیارێکتان لێ بکەم و زۆرینەی وەڵام و قسە و باس وەرگرم لە بەڕێستان. من هیچم نەماوە بەداخەوە گەشتی نەکۆتایی بەرنامە من هیچم نەماوە ئەگەر هەر شتێکم بیرچوو بێ یاخود پێم پێ نەبردبێت کایە ئێوە بفەرمونون باسی لێوە بکەن. ئەمە وەڵا سوپاس دەکەین ئێمە شتێکی ئەوتۆمان نییە
بەڵام ئەمەوێ ئەم نزایە بکەم بۆ ئێستای مرۆڤایەتی کە تێکەوتووە بەهۆی ئەم پەتانە دیسەی کۆرۆناوە دەمەوێت پەیامی خۆم بگەێنم بۆ هەموو ئەوانەی کە بەهۆی ئەم ڤایرۆسە نەحلەتیەوە گیانیان لەدەستدا ڕێز و ستایش و درودی خۆمەگەێنم بۆ ئەوان و بۆ هەموو ئەوانەشی کە ئێستا بەدەستم پەتایەوە ئەناڵێنن ئومێد و خوازیاری چاکبوونەوەی زووترم و ئومێدێواکەم کە زووتر ئێمە نەجاتمان بێ لەم پەتانە گریسیا ژیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی جارانی و مرۆڤەکانیش ئیتر لێرە بە دواوە خەریشیەوە بن ژینگەی خۆیان بپارێزن سەرمایەدارەکانیش ئیتر بیر لەوە بکەنەوە کە تەنها کەڵکردنی سەرۆت و سامان شتێکی ئەوتۆ نییە بەڵکو پاراستنی ژینگە لە هەموو شتێک گرنگترە چونکە تەمەن مودەتێکە دەبێ ئەو مودەتە هەمومان بە خۆشی تایە بژین بە پاکی تایە بژین بە تەندروستی تایە بژین بە ئومێدیەوەی ژیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی منیش پێم خۆشە لێرەوە جەژنە پیرۆزە لەسەر جەم خەڵکی کوردستان بکەم و لە خوشک و براکانم لە کەسوکارم لە هاوڕێکانم لە هەمویان چاویەکە بە یەکەیان ماچەکەم. من دووبارە و سێبارە سپاسی بەڕێستانەکەم سپاس بۆ بەڕێستان کاکیوا سپاس شیلان خان کە دووبارە کە بانگهێشتەکەی منتان قبول کرد زۆر سپاس تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تری مروارەکانی غوربەت بە خۆشەویستیتان ئەسپێرم خواتان لەگەڵ چێشتخانەی مروارەکانی غوربەت. ئەم کاتان باش دووبارە خۆشحاڵم بە ئێوەی ئازیز و خۆشەوی شادەبمەوە لە ڕێگەی چێشتخانەی مروارەکانی غوربەتەوە. ئازیزان ئەم جارە بابەتێکی زۆر گرنگمان بۆ هەڵبژارن ئەویش کێشەی کەم خوێنیە. کەم خوێنی واتە کەمی خۆڕکە سوولەکان لە ناو خوێندا کە نیشانەکانی کەم خوێنی بریتین لەسەر گێژ خواردن و بێهێزی و لاوازی و ڕەنگزەردی و دڵپەراپەرکردن و هەناسە سواری و هەندێک جاریش هەوکردن. ئازیزان کەم خوێنی جۆری زۆرە بەڵام باوترینیان کەمی ڕێژەی ئاسنە. کەمی ئاسنیش سێ فاکتەری سەرەکی هەیە یاخود ئەو کەسە ئەو خواردانە ناخوات کە کانزای ئاسنیان تێدایە و یاخود کانزای ئاسن نەخۆت بەڵام لە لەشانە هەڵنامژێ و یاخود بەهۆی خوێنبەربوونەوە بە تایبەتی لە خانمانە کە بەهۆی سووری مانگانەوە ڕێژەیەکی زۆر لە ئاسن لەدەزێن بەڵام ئەتوانێت لە ڕێگەی خواردن و خواردنەوەکانەوە ئەم نیشانانە باش بکرێن و ڕێژەی ئاسن لە لەشمانە بەرزکەینەوە. ئازیزان ئەو کەسانەی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو ئەبن ئەگەر نیشانەکانیان سووک بوو ئەوە کێشەنی ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام ئەگەر نیشانەکانیان زۆر تون بوو واتە سڤیر بوو ئەو کەسە باشتر وایە بە ڕۆژوو نەبێ و هەندێک جاریش کەسەکە نیشانەکانی سووکن بەڵام کاتێکە بۆ چەند ڕۆژێک بە ڕۆژوو بێن نیشانەکانی لێتون دەبێت لە بەرەوەی ئەو خواردنەوە ناخوات کە مادەی ئاسنیان تێدایە. ئازیزان سەرچاوە ئەو سەرچاوانەی کە ئاسنیان تێدایە دوو سەرچاوی سەرەکیمان هەیە سەرچاوە ئاژەڵیەکانە ئەو لەگەڵ سەرچاوە ئەڕوەکیەکانە بەڵام بەگشتی ئەو سەرچاوە ئاژەڵیانە زیاتر ڕێژەی ئاسنەکان لەلایەن لەشمانەوە هەڵ ئەمژەیە کە پێی دەوترێت هیم ئایرن ئەوانش کە بریتین لە جگەر ئایا جگەری مریشک بێ و یاخود جگەری ئاژەڵی بێ و هەروەها گۆشتی سوور قیمە و ماسی و مریشکیش بە ڕادەیەکتیایەتی و هەروەها هێلکەش بەڵام باشتر وایە ئەم سەرچاوە ئاژەڵیانە لەگەڵ سەوزەواتە ڕەنگتۆخەکان لەگەڵا سەوزە ڕەنگتۆخەکانە بخرێت بۆیە ڕێژەیەکی زۆر فایبەریان بێت لە بەرەوەیەوە تووشی قەبزیتانەکە ئەگەر ڕێژەی فایبەر لە خواردنەکانتانە نەبێت. ئەو سەوزانەی کە گەڵاتۆخن و هەمە جۆرن زۆر زۆر گرنگن بخورێنەوەوانە ڕێژەیەکی زۆر ڤیتامین سیشیان تایە و ڕیشاڵەکانیشان تێدایە و ئاسنیشان تێدایە بە تایبەتی پاشای هەموو ئەو خواردنانی کە ئاسنی تدایە لە ڕۆکیەکانە بە تایبەتی لە ناو سەوزەواتەکانە ئەویش چەوەنەدا چەوەنە ڕێژەیەکی زۆر زۆری تێدایە لە زینک و فۆلەیت و کەوا ئەکەن و ئاسنیشی تێدایە کەوا ئەکەن کە ڕێژەی ئاسن لە لەشدا بەرز بێتەوە بە تایبەتی کاتێکە بکرێ بە شەربەت ئەتوانین لە بەربانگە ئاو لەگەڵ ئەو شەربەتە کردوتە کە هیچ مادەیەکی شەکری و هیچ ئیزافەیەکی تێدا نیە لە چەوەنەر دروستکراوە ئەتوانێت بیخۆیتەوە بۆ ڕێژەی ئاسن بەرز بێتەوە و هەروەها
سەرچاوە ڕۆکیەکانیشمان هەیە کە ئەمانش وەکو نیسک و نۆک و فاسۆلیا و دانەوێڵە بۆرەکان و واتە گەرمەتەواوەکە کە دەوڵەمەند بەڕێ مادەی ئاسن ئەمانەش ئەتوانرێت بخورێت و لەگەڵ میوە وشکەکانە و هەروەها لەگەڵ چەرەساتەکانە واتە وەکو سناکێک لە دوای بەربان وەکو وەجبەیەکی خەفیف ئەتوانرێت بخورێت وەکو ژەمەسووکەیەک بەڵام زیاخۆریتان نەکرێت لە بەرەوەی کالۆری زۆرە و هەروەها لەم میوە وشکانەیە شەکری زۆری تێدایە بەڵام کێشەی سەرچاوە ڕۆکیەکان و یاخود پاقلەمەنیەکان ئەوەیە جۆری ئاستەکان لەو جۆرەیە کە پێ ئەوتری نەنهیم ئارن بە ئاسانی لە ناو لەشدا هەڵنامژێ باشتر وایە ئەم جۆرە پاقلەمەنیانە بخورێت لەگەڵ مادە مەزرەمەنیەکانە واتە ڤیتامین سی بۆ زیاد بکرێت بۆی بتوانێت بە ئاسانی لە ناو لەشمانە هەڵمژێ ڤیتامین سیەکانە ئیتر لە ناو مزەمەنیەکانە وەکو بیبەر و لیمۆ یاخود لایم و یاخود کیوی و هەر مادەیەکی مزەمەنی بێ و هەروەها زۆریش گرنگە ئەو کەسە لەو خواردنەوانە دوور بکەوێتەوانەیە کەوا لە یەکەن مادەی ئاسن لە لەشدا هەڵنەمژێ وەکو چاو قاوە مادە کافاینەکان و هەروەها مادە شیرەمەنیەکان وەکو دۆ و ماستە ئەوانە کە مادەی کالیسۆمیان تێدایە و لێکەن کە ڕێژەی ئاسن لە ناو لەشدا بە پێویست هەڵنەمژێت ئازیزان بەڕاستی زۆر گرنگە ئەو کەسانەی کە کێشەی خوێنیان هەیە بە ڕۆژوو بن بەڵام بەبێ پاشە بە ڕۆژوو نەبن و هەروەها بتوانن بڕێکی زۆر لە ئاو بخۆنەوە لە پاشێویش لە بینی پاشێ و بەربانگە بۆەوەی ئەو نیشانانەی کە باسمان کرد سوکتر بن و ئەگەر تووشی وشک بوونە بن ئەو نیشانانە تیانە تێدا زۆرتر ئەبێت و بێتاقەت ئەکا جا لەبەر ئەوە هیوادارم ئەم ڕێنمایانە بتوان ڕەچاو بکەن و ئیشەڵا ڕەمەزانێکی تەندروست باشتانە بێ و خوا حافیز و ئیشەڵا بۆ جارێکە بەیەتی ئەگەینەوە خواتان لەگەڵ گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت